دەنگی ئەمریکا لە واشنگتنە پایتەختم خەلەکێکە نوویە بەرنامەیە کورد کۆنێکشن یاکۆب ئاوایەکی زیندی لەسەر کەناڵە NRT و پلاتفۆرمێن دەنگی ئەمریکا تێ بەڵافکردن ژوە بینەرن هێژارە پێشکەش دەکەن. سڵاو و ڕێزێ من ساڵح دەمیجەر. لای منیشەوە هێرۆ زەنگەنە سڵاوتان لێبێت. بەرنامەی ئەمڕۆماندا چەندین بابەتتان پێشکەش دەکەین. لەوانەدا کاردانەوە لەسەر کوشتنکاری ڕۆژی سەربەخۆیی ئەمریکا، شەڕی ئۆکرانیا، کێشەی نەود لە نێوان عێراق و هەرێمی کوردستان و چالاکیەکی کۆمەڵی ڕۆژنامەوانانی دیجلە و فرات لە ئەنکەرا. ما هەروەها راپۆرتێک لە دۆڕداننا پەیکەران لە باژاران و گرنگیە وان هەیە لەگەڵ هەن مژارێن دەنجی. سەرۆکی ئەمریکا جۆ بایدن ڕۆژی دووشەمە لە کۆشکی سپی پێشوازی لە گروپێکی سەربازە دێرینەکان و میوانەکانی تر کرد بۆ ڕێزگرتن لە ڕۆژی سەربەخۆی ئەمریکا. لە میانی گوتارەکەیدا سەرۆک بایدن باسی لەو تەقەکردنە کرد کە لە میانی مەراسیمی یادی ڕۆژی سەربەخۆی ئەمریکا لە ویلایەتی ئیلینۆی ڕوویدا. چەکدارێک لە سەربانێکەوە تەقەی لە ئامادەبوانی مەراسیمەکەی هایلاند پارکی ناوچەیەکی کەنار شاری شیکاگۆ کرد. بەلایانی کەم 6 کەسی کوشت و 30 کەسی تریش بریندار بوون، جگە لە دروستکردنی ترس و دڵەڕاوکێ لە نێوان سەدان کەسی تریشدا کە لەوێ ئامادە بوون. پۆلیسی ئیلینۆی ڕایگەیاند گومانبارەکە دەستگیر کراوە. کاربەرستان سەرەتا گوتیان تەمەنی گومانبارەکە 22 ساڵە، بەڵام پاشان FBI ڕایگەیاند تەمەنی 21 ساڵە. پۆلیس ڕۆژە دوشەمێ بەرگومانێک گرت پشتی گولەبارانە ڕێوەچوونێکە ڕۆژە سەرخوابوونە ئەمریکا لە ناوچەیەکە دەولەمەندا شیکاگۆیەک و دە ئەنجامێدا 6 کەس هاتن کوشتن و سیبەرەکە تاری ئاوێت سەر جەژنە هەری وڵات پارێزە ئەمریکایە. ڕۆبرت کریمۆ وەکو کەسێ خودی بەرژەوەندی هاتە ناساندن و بوو ئارمانجا بە دووکەتنێکە بەرفرە لە سەرانسەری باژارۆکێ هایلاند پارک لە ئیلینۆیز جهێک و کەسێ چەکدار لەسەر بانێکێ بە تڤنگێکە هێزدار چارێ تیرمەهێ کرد دیمەنەکە مرن و خەمگینیە. بەرپرسên هاوارچوونê got dora 20 kes di nav de jî zarok ji ber birînên gulebaranê hatin dermankirin ku rewşa hinekan xirab e. Serokê polîsê Highland Park Lou Jagmen ji rojnamavan ra got piştî bi dûketineke Kurd bi otomobîlê Krîmo bê ku tibû yer biqewmin hate girtin ev gulebaran beşeke ji pêleka tundutijiya çekan ku li Amerîkayê bilind dibe û salê nêzîkî 40,000 kes bi çekan têne kuştin li gor malpera arşîfa tundutijiya çekan. سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلێنسکی ڕۆژی دووشەمە ڕایگەیاند پشتیوانی لە بڕیاری مێژووی بەشداریکردنی سوید لە هاوپەیمانێتی ناتۆدا دەکات پاش ئەوەی سەرۆکوەزیرانی سوید ماگنەلێدا ئاندرسن سەردانی کیێڤی کرد. زێلێنسکی لە میانی کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی هاوبەشدا لەگەڵ ئاندرسن هەروەها سوپاسی سویدی کرد بۆ پشتیوانەکانی بۆ ئۆکرانیا. ئاندرسن گوتی دەرفەتی ئەوەی هەبوو کە سەردانی ناوچەکانی دەوروبەری کیێڤ بکات و لەوێ بە چاوی خۆی کاریگەریەکانی شەڕەکە ببینێت. ئەو کراسێکی نەریتی ئۆکرانی لەبەر کردبوو کە لەلایەن هاوسەری باڵیێزی سویدەوە پێشکەشی کرا. سەرۆکێ ئوکراینایê ڤڵۆدیمیر زێلێنسکی ڕۆژە دوشەمێ بانگا ئالیکاریên aboriyên bilez kir da ku welatê wî ji nû ve were avakirin piştî êrişa Rûsyayê. Şerê li Ukraynayê ziyaneke mezin encam daye û kerta çandiniya welêt wêran kiriye ku têda zincîrên dabînkirina tov û kemawî ji bo cotkarên Ukraynayê re pêwîstin qut bûn û bû sedem ku hinartina genim were sekinandin. Di axaftina xwe ya êvarê da Zelenskî got ku piştgiriyên darayiyên mezin hewcene da ku jêrxaneya welatê wî ji nû ve ava bibe. Serokê Ukraynayê her wiha li ser serdana Serokwezîra Swêdê Magdalena Anderson ya roca dişemê bû Kiyevê ew ji axivî û bi boneya roca serxwebûna Amerîkayê pîrozbahî li Serokê Amerîka Joe Biden kir. ئێستاش دەچینە لای هاوکارمان بەڵێن ساڵح بۆ دوایین زانیاری لەسەر شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکرانیادا. بەڵێن لە ئێستادا قسە و باسەکان زۆرن لەسەر درێژەکێشانی شەڕی ئۆکرانیا، شەڕێک کە تا ئێستاش نازانرێت بەرەنجامەکەی چییە و چۆن دەبێت. ئەمە بۆ ئەوروپا چ مانایەکی هەیە؟
هێرۆ ئەوروپاییەکان ئەڵبەتە بە نیگەرانێکی زۆرەوە دەڕواننا ئەم شەڕەی ئۆکراینیا بە تایبەتی لەو ڕوانگەیەوەی کە لە ئێستادا قسە و باسەکان ئێجگار زۆرن. ئەم شەڕە نەک چەندان مانجێک بەڵکو لەوانەیە چەند ساڵێکیش بخایەنێ هەر بۆیە حکوومەتەکانی ئەوروپا کەوتونەتە خۆ ئامادەکردن بۆ شەڕێکی ئەجگار درێژخایەن کە لە ئاکامی شەڕی سەپێنراوی رووسیا بەسەر ئۆکراینیادا هاتۆتە ئاراوە. ژەنەراڵەکانی ئەوروپا زۆر ئاماژە بەوە دەکەن بە تایبەتی لە ڕاپۆرتاواڵیەکاندا وەکو باس کراوە دەڵێن بۆ هەر خۆلادانێک لە شەڕ پێویستە ئامادەکاریەکی گەورە بکرێ بۆ بەرەنگاربوونەوەی شەڕەکان واتە ئامادەکاری بۆ شەڕ لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی لۆژیکیەوە لە ڕووی لەشکریەوە تەنانەت لە ڕووی دابینکردن و بەکارهێنانی چەکیشەوە. بەشێکی نیگەرانیەکانی ئەوروپاش لەوەدا بێ کە ناتوانرێ خوێندنەوە بکرێ بۆ بیرکردنەوەی ڤلادیمیر پوتین لە رووسیا چونکە وەکو زۆرێک لە سیاسیەکان دەڵێن نازانرێ پوتین بۆ سبەینێ چی دەکا لەوانەیە بڕیارێک بدا ئەگری ئەم شەڕە زیاتر پەرە پێپسەنێ وە سنوورەکانی وڵاتانی ئەوروپاش بگرێتەوە بۆیە نیگەرانیەکە زۆر لە ئەوروپادا. بەڵێ ئێستا وەک هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ ئاماژەی پێدەکەن لەشکری رووسیا لە ڕۆژهەڵاتی ئۆکرانیا پێشڕەوی کردووە و توانیوێتی هەندێک لە شار و شارۆچکەکانیش داگیر بکات. ڕاستە هێرۆ بەڵام بەپێی زۆرێک لە شیکردنەوە لەشکریەکان ئەو پێشڕەویانەی لەشکری رووسیا کردوویەتی ناچنە خانەی سەرکەوتنی لەشکریەوە لەبەر یەک هۆکاری زۆر گرنگ کە باسی دەکەن ینی وەکو سەرکردە لەشکریەکانی جیهان یا خوشیکەرەوە لەشکریەکان ئاماژەی پێدەکەن دەڵێن ئەو پێشڕەویانەی کە رووسیا کردوێتی لە ئاکامی ئەوە نییە کە بەرنامە ڕێژیەشی تۆکبەی کردبێ یا تاکتیکی لەشکری بەکارهێنرابێ نەخێر بەڵام بەهۆی ئەوەیە کە استراتیژێتی وێرانکردن لەلایەن لەشکری رووسیاوە یەکێکە لە هۆکارە هەرە سەرەکیەکان بۆ ئەو پێشڕەویانەی رووسیا ئێمە ئەگەر لە بیرمان بێ بەر لەم پێشڕەویانەی ئێستای بە چەند هەفتەیەک رووسیا بە فڕۆکەی بێفڕۆکەوان بە فڕۆکەی جەنگی بە تۆ بە هەروەها بە موشک بردومانێکی ئێجگار قورسی ئەو شار و شارۆچکانەی کردووە کە ئێستا پێشڕەوی تیادا کردوون. زیانەکان ئەمەندە زۆر بووە وێرانکردنەکان ئەمەندە زۆر بووە ڕۆژی دووشەمە لەو کۆبوونەوەی کە بۆ ئاوادانکردنەوەی ئۆکراینیا دەکرێت لە وڵاتی سوئیسرا گەورە کاربەدەستانی ئۆکراینیا ئاماژە بەوە دەکەن لە ئێستادا نزیکەی 750 ملیارد دۆلار پێویستە بۆ ئاوادانکردنەوەی ئەو شوێنانی کە وێران کراون ئەو جا بیێنە لە بەرچاوی خۆت هێرۆ ئەگەر بێت و ئەم شەڕە زیاتر درێژە بچێشە چ جۆرە وێرانکاریەکە رووسیا سیاسەتی وێرانە خاک بەکارێنێ. بەڵێن زۆر جار هەر لەم بەرنمەیەدا بازمان لە ڕەهەندە لەشکری و ئابووری و مرۆیەکانی ئەم شەڕە سەپێنراوەی رووسیا کردووە بەسەر ئۆکرانیادا با دوا پرسیارم لەسەر ڕەهەندی میدیا و کاری میدیایی بێت لەم شەڕەدا. هێرۆ بۆ خۆت دەزانی هەتا ئێستا چەند ڕۆژنامەوانێک ینی لە شەڕی ئۆکراینیادا کوژراون و لێکۆڵینەوەکان بەردەوامن لەسەر ئەو کردەی کوشتنانە هەرچەندە زۆربەشی وا دەرکەوتووە کە لەشکری رووسیا ینی وەکو بڵێ بە مەبەستەنانە ڕۆژنامەوانیش دەکوژێ لەسەر ئاستەکەی تریان شەڕی میدیایی لە نێوان رووسیا و وڵاتانی ڕۆژاوادا گەیشتۆتە ئەندازەیەک وەکو سەرگیە لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا لە کۆنفرانسا هاوبەشە ڕۆژنامەوانیەکەیدا لەگەڵ وەزیری دەرەوەی ڤەنزوێلادا ئاماژەی پێکرد دەڵێ بۆتە شەڕی میدیاییشان بەشانی شەڕی ئۆکراینە شەڕێکی تریش هەیە پێی دەڵێن شەڕی میدیا پێشتر وڵاتانی ڕۆژاوا ژمارەیە لەو نێوەندە هەواڵیانەی رووسیایی قەدەغە کرد لەبەر هۆکاری ناپیشەیی بوونیان لەبەر چاواشەکردنی خەڵک وە کۆمەڵی هۆکاری تر کاتی خۆی باس کرا لە بەرامبەریشدا رووسیا هاتووە ژمارەیەک لە ماڵپەڕە ڕۆژاواییەکانی لە وڵاتەکەدا قەدەغە کردووە لە کاتێکا کە
کە رووسیا بۆ خۆی بەدەستی خۆی هەموو ئازادیەکی بیرروڕا لە وڵاتەدا لە گۆڕ دەنێ و ڕێگە نادات تەنانەت زانیارە ڕاست و دروستەکان بگاتە هاوڵاتیانی رووسایی. بەڵێ سپاس بڵێن. سپاس. جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. سێ هەفبەندên ناتۆyê biryara îro sêşemê protokolên tevlîbûna Swêd û Finlandayê îmze bikin û daxwaznameyên endamtiya her du welatan ji bo erêkirina yasayî bişînin paytextên hevbendiyê. Ev gav dê tenêhîştina stratêjiya Rûsyayê zêdetir bike piştî êrişa wê ya dijî Ukraynayê di meha Şibatê da. Sih balyoz û nûnerên mayînde dê bi fermî biryarên civîna bilinda NATOya hefteya borî bipejirînin dema ku hevbendiyê biryareke dîrokî da ku cîrana Rûsyayê Finlandayê û hevkara Skandinavyayê Swêd vexwendî tevlîbûna hevalbendiya leşkerî bikin. Lê tevî li hevkirina hevalbendiyê jî erêkirina Parlemana Welatê Endam Tirkiye hîn jî dibe ku pirsgirêkan derxe pêş biryara dawiya endamtiya wan. Ji bo şîrovekirina vê mijarên ha Şiyar Elî nûnerê rêveberiya Xweseriya Bakur û Rojhilatê Sûriyê li Swêd bi riya Skype ji Stockholmê bi me re ye. Dem baş mamoste Şiyar Swêdî endamtiya xwe ya NATOyê çi qas nêzik û navdest dibînin? Spas boî te temaşevanê we yanî Swêdî piştî 200 salî gobê alî bûn lê vî şerê Ukrayna û Rûsya gotkêreka wa de ye rewşeke nû li ser saha navnetewî hata ew kirin ji ber wê jî kê matirsîk ser va welata jî çêbû ji ber wê yekî niha jî piraniya Swêd û piraniya Finlandiya ji bo derbazkirina NATO erênî dikin yani li gorî reqemê da wî 78% heta Wilqasî dixwazin Belê diyare pêwendî bi mamoste Şiyar Elî nûnerê rêveberiya Xweseriya Bakur û Rojhilatê Sûriyê li Swêdê qutbû em hewl didin di vê navê da bi riya hevkarên xwe li kontrolê pêwendiyê careke dîn vegerîn bi Şiyar Elî re. Em dizanin ku mijara tevlîbûna Swêd û Finlandayê bûye mijara rojevê û bi taybetî Tirkiyê nerazîbûna xwe divê derbarê de berê nîşan da anha jî bi hinek şert û merj nîşan dide ku renge ji bo hindek komele yên mafên mirovan hindek rêxistinên nava Swêdê û heta berpirsên Swêdî jî bibe cihê pirsgirêkan ji ber ku radestkirina hin kesan bo Tirkiye hîro wê bibe pirsgirêkekê bi rastî yanî di navbera her du em bibêjin welatan çawa ew ê karibin alîkî da endamê NATOyê bin ji alîkî dî de jî mafê mirovan bi pê bikin û welatiyên xwe radestî Tirkiye bikin. ڕاستەوەکو دەزانین ئێستا ئەمە بابەتێکی زۆر سەرەکیەکە لە وتوێژەکانی ناتۆشدا ئاماژەی پێکراوە بابەتێکی سەرەکیە جا بزانین لەم ڕۆوەکو تۆش ئاماژت پێکرد کە پرۆتۆکۆڵەکە دەست پێکا بۆ ئەوەی ئەم وڵاتانە ببن بە ئەندامی ناتۆ. ڕاستە هێرۆ ببوورە لە کۆنتترۆلێ دەبێژنە جاردن شیار vegeriya زۆر باش مامۆستا شیار کا ببوورە ئاخافتنا ئەو پەیوەندی بتەرە هاتە برین پرسامە divê derbarê de ew bû rast e te nîşan bi wekê da ku Swêdî dixwazin tevlî NATOyê bibin lê di heman demê de hinek şert û mercên Tirkiye hene ku renge Swêdî nikaribin yanî pêk bînin wê demê yanî axaftin çawa divê derbarê de yani derbazkirina NATO xwesteka wana yani tiştekî normal e em belkî rast jî dibînin lê ne pirsgirêk e pirsgirêk got neqeba de welatê demokrat de bana me zanîbû ne li vê de welatek heye welatekî Tirkiye dibêjne Erdogan ne demokrasiya heye ne mafê mirova ne hermetê ji prinsîpê
دیموکراسی دەگرێ پرسگرێک دووردەیە ینی وەختێ گوت وڵاتێکی هاال و هەفپەیمانێکی پێرە ئامزەت کێ زوێ بەهۆریە دەما گۆ ئەردوگان لێ هەفپەیمانێژی ناسەکنێ وێ گەلێک شتێ دیژی خوازێ وێ گەلێکی ینی تاریخاوی تمەیزێنە 20 ساڵێ داویدا دایمان چێ کریسێک چێ بووە ژێ خۆستیە ژێ فێدەکێ و بخێ بەرجەوەندیە خۆدەش بۆی گۆ دەسەڵاتداریە سەر بمێنێ و هەیە خورترجی بکێ ئەv نیقاشە گۆ ئیرۆ دەبێ ترکیارا وێ سەروی ئەساسی بێ یەک پرسا گۆ ئەم ژێ بڕاستی مەترسن دلگرانن گۆ پرسا کورد وەکە نیقاشێکە سیاسی مەدرید لەسەر ماسا ناتۆ هاتە نیقاشکردن تێدا کورد بوون ینی هەر جارێکیژی کووردا گوتیە ئەم ناخوازن ببنە قوربانیە تفاقا لێ مخابن لە وێدرێ ئەردوگان وەکە ئەم هەموو کەس کوردوی ناستکن و دنیا هەمووی ناسکێ دژمنێ گەلێ کووردە قڕکردنا گەلێ کورد خوازێ باشە مامۆستا ینی ئەv مەترسی چ قەس نزیکە ژوە ینی ئێوە وەکو ڕێڤەبەریە خۆسەرا باکوڕۆژلاتی سووریە و نویسگەهێک لە سوید لە ستۆکهۆڵمی هەیە و ئەم دەزانن سەری داخوازن ترکیە دەژی ئەوە ڕادەستکردنا ئەندامین پەکێکێ کۆ ترکیە و وەکو ڕێڤەبەریە خۆسەرژی گرێ دەبە بە پەکێکێ ینی ئەو مەترسی چ قەس ژوەوە نزیکە یعنی مەترسی هەیە بڕاستی و ژبەرگۆ ینی گۆنها کەسێ بە تەرۆرێ بە گرێدایی بن و بڕاستی تەرۆریست بن حەقا گۆ ئەو کەس ڕادستی محکەما بن ئەو بن لێلڤێر مەفهومێ تەرۆریزمێ کی قرارێت دێ کی دەبێژێ فلان تەرۆریستە و فلان نەتەرۆریستە ji بۆی ئەردۆگان هەر کەس تەرۆریستە ئێگۆ بەحسا گەلێ کورد بکێ مافێ گەلێ کورد بپارێزێش بۆی مافێ گەلێ کورد تێکۆشین بکێ ji بەروێژی ئەم دەترسن ینی پرس نەپرسا پەکەکە تەنێ پرسا هەر کوردێکیە گویرە لە سوێد ژیان دکێ ئەو تەرۆرە ینی نها ئەو گەلێ کورد و ئینسانێ مەی کوردێک و سوێد و فیلەندا ژیان دکن کەتنە مەترسیکێدا هەنێک دوێ گەلۆ ناوێم وێ هەبێ هەنێک گەلۆ دوێزکارم سەفەری ترکیا بکەم هەنێک دوێزکارم زیارەتە ماڵباتی خۆ بکەم تەرۆر ئەوە ینی ئەو منطقێکی ئەردۆگانە گۆ چ کوردێکی کو دەبێ وی بترسێنێ نەهێلێ باشە مامۆستاژی بۆ ڕێگرتنا vەیەکێ ببوورە زاخەفتنەتت برمش بەردەما من کورتە ئەگەر کورتیژی بەرسەوا مەبدی ینی پشتڕاستکردن ji aliyê em bibîn dezgehên Swêdî ve ji aliyê hikûmeta Swêdî ve ji bo we hene ku tiştekî wiha neqewime ینی الگۆری تشتێک و ما ئاگاهیکردناژ حکوومەتێ و جیهاتێ لەسەر دەبێژێت گۆری یاسایە سوێد و یەکیتیا ئەوروپا سەروی ئەساسی ئەمێ vê mijarê نیقاشکن ومێ vê mijarê kevna praktîkê da wê hinekî zehmet bêj ber got prosedûrekî birasî hiqûqî gelkî zehmet ev tifaq siyasî ye lê wextê got Erdogan tifaqekê dike tizanê Fînlanda û Swêd xwestiye gotiye ji bo parastina minî stratîjî yanî Kurdek li Tirkiye dawa heqê xwe bike terorîst ji ber wê jî Tirkiye ji NATO ji Swêd û ji Fînlanda ji wê xwaze guwerin alîkariyayî bikin em ji wê ditirsin yanî ئەم بکەونە هەمبەری وڵاتێ ناتۆدا هەمبەری سوێد و فنلەندادا ji بۆی پرسا کورد یاگۆ 3 ملیۆن ئینسان لە ترکیە بێ حەقە بێ ناسنامەیە بەلێ شیار عەلی نونەرێ ڕێڤەبەریە خۆسەرا باکوڕۆژڵاتی سووری لە سوێد ستۆکهۆڵمی مەرابووی گەلک سپاسی بۆ دەماتە گەلێکی سپاس زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان چواری مانگی حەود یادی سربەخۆیی ئەمریکا ڕۆژێکە کەوەکو نەریتێک خێزانە ئەمریکایەکان لە پارکەکاندا کۆ دەبنەوە و سەیران دەکەن و پاشانیش چێژ لە دیمەنە دڵفرێنەکانی یاریە ئاگرینەکان دەبینن. بەڵام یادەکەی ئەم ساڵ وانە بوو بۆ زۆر کەس کاتێک گەنجێک لە ویلایەتی ئیلینۆی لە سەربانێکەوە بە هەڕەمەکی تەقەی بەنێو خەڵکدا کرد و لە ئەنجامدا 6 کەس کوژران و 30 کەسیش بریندار بوون. ئەم ڕووداوەش دوایین توندوتیژی چەکە لە ئەمریکا لە کاتێکدا لە مانگی ڕابردوو کۆنگرێسی ئەمریکا بڕیارێکی بۆ سنووردارکردنی چەک پەسەند کرد تا لە هەوڵێکدا
تا دەستڕاگەیشتنی کەسانی کە مەترسی هێرشیان لێ دەکرێت بۆ چەک زەحمەت بکات. بۆ تاوتێکردنی ئەم باسە دەچینە لای لوقمان غەفور، شارەزای کاروباری ئەمریکا. بەڕێز غەفور، سپاس بۆ کاتەکەت. با سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەم. دەبینین توندوتیژی چەک تا دێت زیاتر دەبێت لە ئەمریکا. دەمەوێت بزانم ئەمە چەندێک کارەکاتە سەر بەهای ژیان لە ئەمریکا لە کاتێکدا هەر خۆم ئاگادار بووم کە دوێنێ چەند کەس لە هاوڕێیان و هەروەها دراوسێ و ئەوانە باسییانە کرد کە ناوێرن بچن بۆ کۆبوونەوەکانی جەژنی سربەخۆیی لە ئەمریکا. زۆر سپاس بۆ بینەرانتان. خۆی ڕاستی ئەتوانم بڵێم کاریگەریشی زۆر گەورەی نابێت. یعنی بەڕاستی مەسەلەی چەک من زۆر کەس باسی مۆزوعاکات ئەمریکا بۆچی کۆنتترۆلی ئەمە ناکات. مۆزوعی چەک لە ئەمریکا مۆزوعێکی ڕیشەیە، ینی خاوەندارێتی دەمانچەیە خۆ بڵێ خاوەندارێت فەنگ لە ئەمریکا ڕەگ و ڕشەی لە هەمووی دەستورەدا بتاوە. ینی ئەمە مۆزوعەکە لە دەستورا هەیە. گروپ بۆ مناڵێ گروپێکی ڕێکخراوی باش هەبوونی پێویستی ئاسایش بۆ ئازادی ویلایەتەکان، مافی خەڵک بۆ بەدەستگەیشتنی چەک هەموو یعنی ڕێگە پێدراوە. یعنی تۆ ئەمە داناوە لە دەستوری ئەمریشیا کەواتە تۆ خۆت ڕێگەت داوە بەم ستایلە لە ژیان. یعنی ئەمریکیەکان فێری ئەم ستایلی چەک هەڵگرتن بوون لە ژیان و پێشە ئەتوانی بڵێ ئێستا خۆی لە جیهانە بەڵام بەڕێز غەفور دەبینین ئێستا لە شوێنە گشتەکاندا، یعنی ئەم جۆرە تەقەکردنە هەڕەمەکیە لە شوێنە گشتەکاندا زیادی کردووە. بۆ نمونە لە خوێندنگا دەبینین، لە بازار دەبینین، لە شوێنی گشتی لە پارک و ئەو شوێنانە ئەبینین. یعنی ئەمە تا چه ئەندازەیەک دەتوانێت بەم شێوەیە بێت؟ ینی چۆن کار ناکاتە سەر بەهای ژیان لە ئەمریکا؟ آخر خۆ ئەزانێت چی هێرۆخانە لە پێشتریش ئەمانە بووەوە. پێشتریش بە شتێک پێ بڵێم، پێشتریش ینی لە دوای هەموو ڕووداوێک بەڕاستی خود مۆزوعەکە یەک شتە. لە دوای هەموو ڕووداوێکی ئاوا دڵتەزێن کۆنگرێز یاخو بڵین ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا ئەکەوێتە خۆی و هەوڵەیە شتێک بکات بۆ ئەوی دڵی شەقام ڕازیکە یاخو بڵێ بۆ هەر حیزبەی کە کۆنتترۆلی کۆنگرێسی کردووە ئەوێ وا خۆی نیشاندا کە کاتوانێ ئەم ئیشە بکە، بەڵام لە ئەساسا نایکا. بۆ نمونە ئەگەر تۆ دیقەتی ئەو پرۆژە یاسابی کەم جارە دەریان کردوڵێ خوار تەمەنی 21 ساڵ بۆی نیەچێکی پێفرۆژ ئێ باشە 22 ساڵی کڕێ چییە؟ وە 22 ساڵی کڕێ، 23 ساڵی کڕێ، 24 ساڵی کڕێ، 25 ساڵی کڕێ و 21 ساڵ بەکارێنێ. ئەمە ناکرێ خۆ ئەمە بەس ئەوەیە وەکو چۆن بڵێ نەخۆش چۆن مسەکنێکێنێ بۆی تۆزێ ئینەکەی کەم بێتوانێ. بۆ نمونە با من نمونەیەکی تر پێ بڵم. یاسای کۆنتترۆلی تفەنگ لە ساڵی 1960 دەرچۆڵێکی ئەڵێ فرۆشتنی چەکی ئاگرنی یاخو فرۆشتنی چەکی نیمچە ئۆتۆماتیکی بە کەسانی خوارتەمەن 18 ساڵ نەفرۆشتێ. ئێ باشە 90 ساڵە فرۆشتێ. ئێستا کردوانە بە 20 ساڵ. یان بۆ نموناڵێ چی یان نمونەیەکی تر ئەڵێ ئەو کارمەندانی کە لە سەربازی دەرکراون لەسەر بواری شەرەف چەکیان پێ نەفرۆشی، یان مەسەڵەن کارمەندێک کە کەسێک کە سزا دراوە لە سزن دەرچووە چەکی پێ نەفرۆشی. تۆ کابرا سزا دراوە، یعنی میمێتی چییە تۆ چەکی پێ نەفرۆشی؟ لەبەرەوە لە هەموو کاتێکا کە توندوتیژیەکە بە یان شتێکی قەومیان شتێکی ناخۆش ڕوو ئەیات کۆنگرێزی ئەم ئیشە ئەکات، بەڵام پێی کۆنتترۆل ناکرێ. و لە ئەمریکاشە پێم وانە ئەم جۆرە ستایلی لە چەکەڵگرتن کۆنتترۆل کرێت. چونکە دوو هۆکاری سەرەکی هەیە بۆ ئەمە بەڕاستی. زۆر بە کورتی با بۆی بچمە پرسیاری ترم زۆر بە کورتی ئەگەر هۆکارەکان پێ بڵێ فەرموو. یەکەم هۆکار بەڕاستی ئێمە لە ئەمریکایە کۆمەڵێک یاخ بڵێن لێشاو لە فلیمی ئەکشنمان هەیە. ئەم لێشاوە لە فلیمی ئەکشن کاریگەری زۆر گەوری هەیە لەسەر تاکی ئەمریکی. وەکو چۆن بڵێ لاساییکردنەوە زۆری شێوانی کەیکن دیقەت بە لە خوار تەمەن 20 ساڵەوە یان لە خوار تەمەن 25 ساڵەوە ئەو کارانە ئەکات. وەکو چۆن لاسایی ئەکاتەوە خەڵکێکی گەنجێکی تازە پێگەیشتووە. بفەرم بۆ پرسیاری ترێ. بەڵێ یەکێک لە پرسیارەکانی ترم ئەوەیە کە ئێستا دەزانین ئەم ساڵی هەڵبژاردنە لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە مانگی 11دا هەڵبژاردنەکانی مترم بەڕێوە ئاچێ. زیادبوونی ئەم جۆرە توندوتیژیانە تا چەندێک کارەکاتە سەر هەڵبژاردنەکان و لە بەرژەوەندی چییە؟
وڵای خۆ جارە پێشە مشتی ئەگەر ئەم ڕووداوانش کاریگەری نەبێ بۆ سەر بایدن و کابینەکەی بایدن مەسەلەی گرانی و مەسەلەی ئەم شتانە کاریگەری گەورەیە بێ بۆ سەر کابینەکەی بایدن ئەمە حاڵەتێکی زۆریە و ڕێژەی تا ڕادێک ڕێژەی هاوسۆزی بۆ بایدن دابەزیوە و باشیش دابەزیوە بێگومان کاریگەری ئەبێ بۆیە ئەبینی ئەو یاسایی ئەو پرۆژە یاسایی کە پەسەند کرا دیموکراتەکان زۆریان دەنگیان پێیان بۆ نمونە بە کۆی دەنگی 422 دەنگ وابزانم 422 دەنگ بە شتێکە ڕێژەکەین بە تەواوەتی بیرێژمان بەڵێ جەنابەت ئاماژەت بۆ کرد کە کاریگەری ئەبێت دژ بە بایدن بەڵام دەمەوێت بزانم بابەتی توندوتیژی چەک بۆچی دژ بە سەرۆکێکی کە دیموکراتە لە هەمان کاتاکە یەکێک لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی کۆنتترۆلکردنی چەک بوو و دەزانین کە دیموکراتەکان لەگەڵ ئەوەدان کۆتوبەندی زیاتر بخرێتە سەر بەکارهێنانی چەک ئاخە خۆ پێیان ناکرێ ینی خۆ ئێستا تۆ با ئێستا بۆ نمونە بۆ نمونە هەر خۆتان لێکدانەوە بکەن بۆ ئەو لە پرۆژە یاساکە ئەوەی کە دەرچووە یعنی دوو سێشتی تایە ئەم دوو سێشتە تەطبیقیش کرێ ئەم کۆنتترۆلکردنی چەک ناکرێ ینی تۆ وەکو من پێم وتی ئەڵێ خوارتە من 21 ساڵ باشە 22 ساڵێک یان یەکێک لە خاڵەکانی ترەڵێ ئەڵێ کۆنتترۆلکردنی چەک لە ماڵەکانە کابرا لە ماڵەکەی خوا چکەی داناوە ینی تۆ چۆن کۆنتترۆلەکەی ینی ئەمە هەندێک لە پرۆژە یاساکە هەندێک مەتاتی تایە یعنی هەندێک وەکو چۆن بڵێ یەک تەنها ڕازیکردن و شتێک دەرکەنها بڵێن وڵای کۆنگرێس و دیموکراتەکان لەناو کۆنگرێسا خەمی ئەم بابەتیانە بەڵام لە بنەبەتە کۆنتترۆل ناکرێ ئەمە کێشەکە بەڵێ بەڕێز لوقمان غەفور زۆر سوپاس دەکەین بۆ کاتەکەت دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. بڕیارە 6 ملیۆن دەنگدەری کە یەکەم جارە دەبێت دەنگ بدەن بڕیارێکی کاریگەر بدەن کە ئایا دەسەڵاتی سەرۆکتەی ئەردۆغان بۆ دەیی سێم درێژ بکەنەوە یان تورکیا لەژێر ڕابەرایەتێکی جودادا هەڵدەبژێرن. کەمتر لە 12 مانگ ماوە بۆ ڕەنگە یەکێک لە گەورەترین هەڵبژاردنەکانی تورکیا لە مێژووی هاوچەرخیدا. زۆرینەیەکی بەرچاوی گەنجە تورکەکان دەڵێن گۆڕانکاریان دەوێت بەڵام لەگەڵ ئەوەشدا گومانیان هەیە لەوەی کە ئۆپۆزیسیۆن بتوانێت بە شێوەیەکی گونجاو بارودۆخی کار خوێندن و ئازادی ڕادەربڕین بەرەو پێش ببات. لەو هەڵبژاردنانەی کە وادانراوە لە مانگی 6 ساڵی 2023 ئەنجام بدرێن چاوەڕوان دەکرێت دەنگی گەنجەکان بڕیاردەری یەکلاکەرەوە بێت. بەپێی ڕاوەرگرتنێکی نێوان گەنجەکانی تەمەن 18 بۆ 23 ساڵانی ئەستەمبول بۆ ناوەندی ئەنەتۆلیا دەرکەوتووە کە دادپەروەری کۆچبەران هەلیکار لەسەر بنەمای شایستەی و ڕێبازی شەفافی ئابووری بابەتی هەرە گرنگە بەلای گەنجەکانەوە. کۆمەلایە ڕۆژنامەوانین دژلە و فوراتێ و پلاتفۆرما ڕۆژنامەوانین جن ئین مەزوبۆتامیایە ئیرۆ لە ئەنقەرەی چالاکیەک ji بۆ 16 ڕۆژنامەگەرین کوردین کو پێداویە هاتبوون گرتن لە دارخست و لێ پۆلیسان ڕێ نەداوان کۆ چالاکیە خوا لە مەیدانە ئۆلوس یا ئەنقەرێ پێک بینن ji بۆ ئەگاهین بێتر دەوێت دەربارەدا و چالاکی هەروەها ڕەوشە ڕۆژنامەگەریە لە تورکیە نها هەفکارên me Uzlamiya Sak ji navenda nûçeyên dengê Amerîka û peyamnerê me Eyûb Demîr ji Enqerê bi merane dema we her duwan jî baş Eyûb agahiyên dawî li dor vê çalakiyê li cem te çi ne? Eyûb tu dengê min dibîsî deng diyare nayê? Dengê te anahat. Dixwast ez bibêjim agahiyên dawî divê derbarê de derbarê çalakiya li Enqerê de çi ne cem te? Salê ana îro ji xwe saet 12 û nîvan da wê li taxa Ulusê da daxuyaneka çapemeniyê bi hata dayîn him komeleya rojnamevenên Dîcle û Feratê û him jî platforma
روجنامه‌وان جن یه مزوپوتامیا دیسا سندیقاین روجنامه‌وانی و آلیکاری بدانه و کل و دریچ داخلی کی بدن راستی پلیسان دستور نداد اوان راگان کو والیتیا انقره دستور نداد کو چلاکین و دری وره چیکرن و پشت ویجی سر روجنامه‌وان جی هن ایریش هاتن چیکرن دو روجنامه‌وان جی هات گرتن وانا جی هم اندامن yani sendika rojnamevana ya disk basın işine ve deri pişti wici ve taku destur nedan evan jî çûn li sendika rojnamevana disk basınê da daxuyeniyekdan ve daxuyeniyê da diyar kirin ku li ser rojnamevana zor û zehtekan mezin heye li vê derê jî him diyar kirin dîsa piştkirî jî û bawan hebû sendikaya keskê dîsa di aliyedin da diskê o komela mafê mirovan jî alîkarî dane wan ana du rojnamevan jî divê ew ê da hatin binçavkirin. Belê Eyûb ez ê vegerim cem te ez warim cem Uzlemê Uzlem li yanî li Amerîkayê ev xem çawa tên derbirîn divê derbarê de ku em dizanin ku ew doseya azadiya rojnamegeriyê li Tirkiye hinek rastî rexneyan tê ev xem li Amerîka çawa tên derbirîn. بله صالح تراست بیجی هم لامریکا و هم جی ل قدا جواکا ناونتوی ده رخنه و شرمزار کرنین دیجی ترکیه دواره آزادی راگاهاندنه و بمپکرنا مافین روزنامه‌وانان ده هر کو دچه زیده دبه صالح وکی تزانیم پیشم یا بوری مالپرا بشا ترکیه دنگی امریکا و دوچا ولی یا آلمانی لترکیه هاته قدقه کرن پشتی وی بریاره لواشنطن به تایبت هم رخستنان بخواه و هم جی حکمتین هر دو ولاتان جی برنگی توند وی بریاره حکمتا ترکیه شرمزار و رخنه کرن صالح وکی تیزانین رخستنا بسینوریا روزنامه‌وانان her sal listeyek hazırdı ki amadedir ki ser listeye heri azad velatan ve gor listeye heri daviya RSF Türkiye'de nava sedu heşti velatan de duvari azadiya ragahandına medyaya de reza sedu çelu nehandeye her vaha sazin RSF و مدیای جواکی یا مافان د بیژن کو ل ترکیه کریارن جوداکاری یندیجی روزنامه‌وانان و سازین مدیای و هر وها تندیجیا سر روزنامه‌وانان بوی تشتکی آسایی روزانه و هر وا حکومت و نزیکبونا خو هر کدچه برفرهته که باشه از وگرم جمت ازلم Eyüp nihal ev çalakiyên ji vî rengî li Tirkiye çawa divê werin yanî em bêjin rêdana wan were wergirtin û gelo alîgiriya siyasî divê derbarê de yanî em bibêjin ki ew kes ew rojnamevanên ku van çalakiya dikin ji ber ku ji aliyekî siyasî ne tên astenkirin yan pirsgirêkên yasayî divê derbarê de hene. Sal rastî rojnamevanî êdî li Tirkiye kirin gelek astenga derdixîne pêş ji bo ku destelatî ji xwe çapemeniya Tirkiye Sedan Nodî nêzîkî destelatî ya dibin perê destelatiyê yê mayî jî rastî wata ku karekê bikin evekê bikin rastî êrişa tên yani mesela li her derê Enqerê gava em temaşe dikin yek rojnamevek dema di kolana be polis astengiya derdixînin vê derê da em dikarin bêjin ku wek pirsate bersîv bidim rengekî siyasî êdî derdikeve pêş yani mesela CHP raporek li ser astenkirina rojnamevana an jî azadiya çapemeniyê diyar kir di meha Hezîranê da bestenê 65 rojnamevan hatine darizandin ji vana 30 kes hatine binçavkirin û 16 kes jî hatine girtin bes nav mehekê da ana em dîsa temaşe dikin yani nêzîkî 7 kes rojnamevan hê dibin yani zindanan danê rojnamevanê ku li derin jî karê xwe wexta ku dikin rastî belê Eyüp ji xwe komeleya rojnamevanên Furat û Diclê jî di rapora xwe de behsa van hejmaran kiriye bi berfirehî Özlem yani demekê de ku komeleya Furat û rojnamevanên Furat û Diclê de behsa van hejmaran dike li ser asta navnetewî Amerîka welatên din ev piştrastkirina van hejmaran dibe yan na
بله صالح بگمان اف هجمارین یانجی استاتیستین کو ریخستنین نافخویی ین ترکیه را دگهینن جهیلا ریخستنین مدیای ین نافنتوی جی به هرگولی تشوپاندن و پیشرفت کردن وکی کو هری داوی به 29 حزیرانه ده ریخستن روزنامه‌وانین به سینور گوت کو د تنی د دسپیکا وساله حتی ما داویا حزیرانه 37 روزنامه‌وان دما کو کاری خود دکرن لقاده نوچه دشوپاندن راستی راست همبری تندوجیا پلیسین ترک هاتنه هر وار ریخستنین مدیا جواکی او مدیا روزنامه‌وانه بانگل حکومت ترکیه کرن کو دمو دست وین کریارین جوداکار او تندوجیه دیجی روزنامه‌وانان بدن سکناندن صالح ام دکارم بیجن کو نه تنی ریخستنین سیویلین مدیای حکومت وکی کو حکومت امریکی جی در راپورا خویا سالانه یا سر ولاتانده و میجاری وکی بشک گرینگ یا سرکه دست نشانده که او دبیجه کو بانگل حکومت اردوغان دکه کو جوی پولیتیکای خود دو برده هیجای بیرخستنه کو حکومت اردوغان به دوباره کی و راگهاندنانا رد که او قبول نکه نرینا تگیشت دگن ببورن دم که ما پامنیر مال انقره ایوب دمیر و هفکار ما ازلم یاسک شنواندن و چین دنگ امریکا گلکس پاش بودم پاشنیۆڕۆی ئەمڕۆ هێرشێکی ئاسمانی کراوەتە سەر کەمپی مەخموور لە پارێزگای هەولێر بۆ زانیاری زیاتر دەچینە لای پامنێرمان ئەحمەد زێباری لە ناوچە جێناکۆکەکانی ئێستا. ئەحمەدم کاتت باش دەکرێت پێمان بڵێ زانیاری زیاتر لەو بارەیەوە چی هەیە؟ زۆر سپاس هێرۆ. بەڵێ پاشنیوەڕۆی ئەمڕۆ کاتژمێر 12:30 خولەک فڕۆکەیەکی بێ فڕۆکەوانی سوپای تورکیا بردومانی ناو کەمپی ڕۆستەم جۆدی لە مەخموریان کردووە. هێرۆ ئەو بردومانە 4 کەس سێ ژن تووشی تەنگە نەفەسی بوونە بەهۆی دووکەڵی ئەو بردومانە گەیەنراوەتە نێو نەخۆشخانە. بەپێی زانیاریەکانی من ژنێکی تر ملی شکاوە هەر بەوەی ئەو بردومانەوە گەیەنراوەتە نەخۆشخانەی گەیارە. یعنی وەکو کاربەدەستانی کەمپی ڕۆستەم جودی پێیان ڕاگەیاندم ئەو بردومانە زیانی زۆری مادیشی هەبووە، یعنی زیانی گەیاندۆتە خان و چواردەوری ئەو شوێنەی کە بردومان کراوە. پەنجەرەی چەند خانوویەک شکاون، چەند خانوویەکیان زیانی پێگەشتووە. بەڵێ بەڵێ ئەحمەد باسییان لەوە کردووە کە هێرشەکان لەکوێ کراوە هیچ لایەنێک بەرپرسیارەتی هێرشەکانی گرتوۆتە ئەستۆ؟ هێرۆ بەپێی پیجی دژە تیرۆری کوردستان یعنی کاوان ڕاگەیاندووە فڕۆکەیەکی بێ فڕۆکەوانی سوپای تورکیا کە بردومانی کردووە بردومانی بارەگایەکی پەکەکەی کردووە لەوێ بەهۆی ئەو بردومانە چەند کەسێک زیانی گیانی و زیانی مادی ها بۆ ئەمە وەکو پیجی دژە تیرۆری کوردستان ئاماژەی پێ دەکات. یعنی هەر دوای بردومانە کە بۆ پێی کە کەمپی ڕۆستەم جودی لە مەخمۆر لە سنووری دەسەڵاتی حکوومەتی عێراقیدایە پۆلیس چونەتە شوێنی ڕووداوەکە پۆلیسی عێراقی هەڵبەت لێکۆڵێنەوەیان کردووە لە ڕووداوەکە هێشتا ئەنجامەکەیان بۆ ڕای گشتی ڕانەگەیاندووە. یعنی هێرۆ ئەمە 12 جارە هێرش دەکرێتە سەر ئەو کەمپە تەنها لە ساڵی 2017 تا ئێستا کە 12,000 ئینسانی تێدایەوەە هێرۆ پەنابەری سیاسین. بڵێ بەڵێ ئەحمەد هەندێک لە دەستگا ڕاگەیاندنەکانی عێراق ناوخۆکانی عێراق لەوانەدا کەناڵی سۆمەریە ئاماژە بەوە دەکات کە هەندێک لە خێوەتەکانی پەنابەری ئێزیدیەکان لەو ناوچەیە کراون بە ئامانج. ئایا لەم بارەیەوە هیچ زانیاریت هەیە؟ کاربەدەستانی کەمپی ڕۆستەم جۆندی دەڵێن ناوەوەی کەمپەکە بووە کە بردومان کراوە. بەدووادا چوونیکم کرد کە ئەو بردومانە چەند جار کراوە ئەوان تەنها دەڵێن یەک جار کراوە ئەویش ناوەوەی کەمپی ڕۆستەم جۆدی بووە کە بەم شێوازە زیانی گەیاندووە. ئەوانە داواکارن کە چیدی ئەوان نەبنە قوربانی ئەو بردومانانەی سوپای تورکیا فڕۆکە جەنگیەکانی تورکیاکەوە. ئەمە ساڵانێکی زۆرە سوپای تورکیا و چەکدارانی پاکەکە ململانیان هەیە. یعنی بە بێزانیاریەکانمان و بەدووە دەچوونەکانیشمان چەکدارانی پاکەکە لەسەر شاخی قەرەچۆخ هەن ژمارەیەکیان ینی لە دەوروبەری ئەو کەمپە و سەر چای قەرەچۆخ بۆیە. بەڵام خەڵکی سڤیل لە ناو کەمپەکەدا داوا دەکە ئەوان نەبنە ئامانجی هێرشەکانی سوپای تورکیا. بەڵێ بەڵێ سپاس ئەحمەد زێباریمان لەگەڵدا بوو. سپاس دەکەین ئەحمەد.
دادگای کەرخ لە بەغدا بڕیاریدا بە هەڵوەشانەوەی گرێبەستی 4 کۆمپانیای نەوتی لەگەڵ هەرێمی کوردستان و گرێبەستی 3 کۆمپانیاشی دواخست. بۆ زانیاری زیاتر لەم بارەیەوە دەچینە لای پەیامنێرمان دڵشاد ئەنوەر. دڵشادم کاتت باش. دڵشاد وەک ئاماژەم پێکرد دادگای کەرخ بڕیاری هەڵوەشانەوەی و دواخستنی چەند گرێبەستێکی لەگەڵ هەرێمدا دەرکردووە. ئایا ئەم کۆمپانیایانە پابەند دەبن بۆ بڕیارەوە؟ بەڵێ دیارە بڕیارەکەی دادگای کەرخ کە دوێنێ دەری کرد دوای سکاڵایەکی وەزیری نەوتی عێراق هات، وەزارەتی نەوتی عێراق لەسەر کۆمپانیە نەوتیەکان و کۆمپانیە نەوتیانەی کە گرێبەستیان لەگەڵ هەرێمی کوردستانەیە بۆ بەرهێمێنانی نەوت، لەوانە گەنەڵ ئێنەرژی، لەوانە DNO، کۆمەڵی کۆمپانیەکی تر، بەڵام دوێنێ تەنها بڕیار لەسەر 4 کۆمپانیا درا کە بە پێی زانیاریەکان بڕیارەکە لە بەرژەوەندی وەزارەتی نەوتی عێراق دەرچووە. بۆیە کۆمپانیەکان ئەو کۆمپانیانی کە گرێبەستیان لەگەڵ هەرێمی کوردستانی هیچ بەرژەوەندیەکیان لە حکوومەتی عێراق نییە، واتە هیچ پرۆژەیەکیان لە ناوچە جیاجیەکانی ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراق نییە. ئەمە شوای کردووە کە کۆمپانیەکان تاکو ئێستا زیاتر گوێ بە فشارەکانی حکوومەتی عێراق نەدەن و زیاتر نەچنە ژێرباری فشارەکانیانەوە. و بەدەر لەوەش ئەو کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان نەوت بەرهەمەهێنن و پرۆسەی بەرهەمێنانی نەوت و وەڕەوانەکردنی نەوت ئەنجامەدەن، کۆمەڵی هەندێک کۆمپانیان کە لەو کۆمپانیا زەبەلاحانە نین، هاوشەوی کۆمپانیای شیڤرۆن و با بڵێن ئیکسۆن موبیل و ئەوانی تر، ئەمانە کۆمپانیای بچووکترن، زیاتر بەرژەوەندیەکان لە هەرێمی کوردستان هەیە. بۆیە تاکو ئێستا فشارەکانی حکوومەتی عێراق کاریگەری نەبووە لەسەریان و بە پێچەوانەشەوە سەرباریەوەی کە حکوومەتی عێراقی فشار لە دوای فشار و ڕۆژ دوای ڕۆژ دۆسەی یاسایی زیاتریان لەسەرکاتەوە لە هەمان کاتا کەچی ئەوان بەرنامەیانێ ئەسڵەن لە کۆمەڵێک کێڵگەی نەوتی بەتایبەت لە سنووری پارێزگای دهۆک لە کۆتایی ئەم ساڵدا ئیش و کارەکانیان فراوان بکەن و نەوتی زیاتریش بەرهەم بێنن. بەڵێ دڵشاد سکاڵای دوێنێ دادگای کەرخ لەسەر هەرێم وەزارەتی نەوتی عێراق تۆماری کردبوو، لە بەرامبەر ئەمە هەڵوێستی وەزارەتی سامانە سروشتەکانی هەرێم چییە؟ دیارە سکاڵاکەی دوێنێ دادگای کەرخ لەلایەن وەزارەتی نەوتی عێراقەوە با بڵێن تۆمار کراوە لەسەر ئەو کۆمپانیانە، لەسەر 7 کۆمپانیا بە تۆمەتی ئەوەی کە ئەم گرێبەستانە نایاسایین و با بڵێن دادگای اتحادی عێراقی، دادگای فیدراڵی بڕیاری دەرکردووە بە نایاساییبوونی پرۆسەی نەوتوگازی هەرێمی کوردستان. بەڵام تاکو ئێستا هەرێمی کوردستان وە فەرمی با بڵێن جوابێکی ئەوتۆی نەبووە، تەنها ئەوەندەی کە ئێمە ئاگادارین ڕۆژێک پێش ئەو بڕیاری کە لە دادگای کەرخ بدرێت، لە نێو دادگای کەرخدا قەراری خوێنراوەتەوە کە وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستانیش با بڵێن سکاڵای لەسەر وەزیری نەوتی عێراق کردووە بە تۆمەتی ئەوەی کە هەڕەشەی لە کۆمپانیەکان کردووە، بەڵام ڕێوشوێنە یاسایەکانی ڕانەگرتووە سکاڵەیە. ئەوەندەی ئێمە ئاگادار بین ئەم سکاڵیانەی کە لەسەر وەزیری نەوتی عێراق تۆمار کراوە لە دادگاکانی هەرێمی کوردستانە و قەرار بوو دوێنێ ئیشی تا بکرێت، دوێنێ وادەی ئەوە بوو کە با بڵێن خوێندنەوە بۆ سکاڵەکە یاخود بڕیاری لەسەر بدرێ، بەڵام تاکو ئێستا ڕوون نییە کە کەی بڕیارە درێەوە ئایا هەرێمی کوردستان بە هەمان شێوەی دادگا عێراقیەکان چۆن کۆمپانیە نەوتیەکانی هەرێمی کوردستان با بڵێن گرێبەستەکانی هەڵۆشانێتەوە، ئایا ئەو ڕێوشوێنانەی کە دادگاکانی هەرێمی کوردستان بەرامبەر بە وەزیری نەوتی عێراقی گرنگ چییە، تاکو ئێستا ڕوون نییە. بەڵێ دڵشاد بۆچی لە ئێستادا بەم شێوەیە کەرتی نەوتی هەرێم لەلایەن عێراقەوە دەکرێتە ئامانج؟ دیارە حکوومەتی عێراقی پێی وایە کە کەرتی نەوتوغازی هەرێمی کوردستان ئەگەر بێت و ئەمە بڕبڕەی ئابووری هەرێمی کوردستانەوە هۆکاری ئەوەی کە تاکو ئێستا هەرێم من نادات بۆ فشارەکانی حکوومەتی عێراقی ئەوەیە کە خۆی نەوتی هەیە و خۆی فرۆشیە، ئەوێ لەم ڕێگەی و کۆمپانیەکان هەراسان بکات لە هەرێمی کوردستان دووری ئەم خاتەوە. بێگومان ئەگەر بە ئامانجکردنی کەرتی نەوتوغازی هەرێم و لێدان لە شادەماری ئابووری هەرێمی کوردستان و ئاکا کە هەرێمی کوردستانیش ناچار بێت کامل بۆ بڕیارە سیاسی و با بڵێن جۆرا و جۆرەکانی حکوومەتی عێراق بدات. ئەوەی کە وای کردووە کە کەرتی نەوتی هەرێمی کوردستان بکرێتە ئامانج ئەوەیە کە حکوومەتی عێراقی دەیەوێت لەم ڕێگەیەوە کۆمپانیەکان هەراسان بکات و گرێبەستەکانیان لەگەڵ هەرێمی کوردستانە پیاڵەوە بشێنێتەوە بۆ ئەوەی بۆ داهاتوو بتوانێت مەرج و خواستەکانی خۆی بە ئاسانی بەسەر هەرێمی کوردستانە جێبەجێ بکات. بەڵێ پەیامنێرمان دڵشاد ئەنوەر لەگەڵماندا بوو. سپاس دڵشاد. زۆر سپاس بۆ باش.
سەرۆکوەزیری عێراق مستەفا کازمی ڕۆژە دشەمێ بە سیناتۆری ئەمریکی لنزی گراهام و شاندێپێرە لە بەغدای کۆمبوو نویسکەها کازمی لە داخویانیەکێدا گوت کۆ دە کۆمبوونێدا کازمی بەخێرهاتنا شاندا میوان کرد و ئامادەبوونا خۆش بۆ خۆردکردنا پەیوەندیên دوعالی و پێشخستنا پەیوەندیان دە وارên ئابووری چاندی و پەروەردەیەدا نیشاندا ji بۆ خزمەتە بەرژەوەندیên gelên عێراق و ئەمریکایê لە گۆری داخویانیê وان هەروەها ڕەوشە ناوچەیە بێگشتی و ڕەوشە سووریە بە تایبەتی و ریên ku عێراق بکارە بە پێکانینە ئارامیە ناوچەیەدا بەشدار بە گوتوبێژکردن گرەهام تەقەزی لەسەر پێگیریە بێ سینۆرە ئەمریکایە بۆ پێشکەشکردنا ئالیکاریên دەمدرێژ بۆ عێراقی کرد سیناتۆری ئەمریکی هەروەها بە سەرۆکی عێراقی بەرهەم ساڵح و سەرۆکی پەرلەمانە عێراقی محەممەد حەلبوسی و هەروەها سەرۆکی هەرێما کوردستانی نیشیروان بەرزانی ڕژی کۆم بوو. پیکرین ل باجاران نتنه بدویا ددن وان باجاران او ده همان دمیدا کسایتی و نافداران جی زندی دهلن خلق چاوا لوان پیکران تماشا دکه و دوی او لکه داره بین دانین آگاهی بهتر راپورتا پیامنیر مجد هوکی. دانانا پیکران نیشانا باجروانی و بنگه میجو دانا ناسینا سرهاتی و کسان بلیمت و خودم برهم ده بیابن جدا جدا دا بو گلو ملتان لباجر دهو گلک پیکر هاتی ندانان داش پیکر ساز و هنرمندا بزانیم تا چرا ده او پیکر بیاوه هنری دا لچه آستو چاوان لجامان تینه هلسنگاندن دیدنا من اف پیکرت هات نچیکرن هر پیکرک شێوازێکی هاتیە چیکردن و شێوازجی ڕاستی جۆنیەکە دا باژێری بەس یا من پێخۆش و باشتر ئەف پەیکەرت هەنێ وەختە تێنە دروستکردن دەبیا مڕاجع هەندێک دەویرا بکەن وەک ڕاوشەمبیری وەک سندیکە هونەرمەندا یا لەژنێک بێتە دانان چونکو ئەو مەسەلەت پەیکەرە بچێک مەسەلەکە حساسە مەسەلەت نەسەبایە مەسەلەت ئەبعادانە ئەوێت هەنێ تێنە چێکردن نابیتن تو پیکرکی چیکی مثلا هر کسی کی بیتن آنجی شکلیوی نداد آنجی جوانی ندادن دوید او پیکر بیت چیکرن وقتی خلک بینیتن شعور پیب کتن کو او کسه باجروانی یک جوان سازیانه ین بجدادی دیار کرنا جهودانانا پیکران دادگر او چه بنمانه لده باجروانی رازمندی سرجه دانانا پیکرا دگن سبارت دانانا پیکرایان هر تشتک بی جوان کاریا باجر و بیتن برای که لجنه که تیتا دانان که او لجنه جوان کاریا باجریه که پشنیاریا پارزگری دوکیه و سروکاتیا باجروانی دوک و رهبری نقشه دانان آوادانه و نینریا رهبری گشت و گذاره و رهبری شینوار و رهبری راوشنبیری و سندیکا هنرمند کردستانه او چند سردانوی جهید کن که وجه گنجای آن نه جوانی که دیتا سیمای باجریان نه پشتی اینکه دی بریار سردن اگه جه گنجا بید دی نیا درسته و دی جبه جبه تو او پکر بو هتا دانان وڵاتی چت بێژم بۆ دانانا پەیکەران لە باژێری لە جەموان چ گرنگی خۆ هەیە چاوان تەماشای پەیکەر سازیە دەکەن دڕۆژەوە ئیرۆدا هەبوونا پەیکەرە کارێکی gelek gelek باشه بۆ نمونە هەکەم بێن و دیسا بەرە خودم ئەو دوو باخچە دیت مازن دهۆکێ هاتینە درستکردنێ هەکەر تو هەردوو ناوە گاوێ نەبێژی کەسۆن باخچە نزانێتە ناو باخچەکینە بۆ نمونە دەبێژی پارکا دلشاد محمد سعیدی موسیقارێکی جیهانی مازنە و خەڵکی باژێر دوی کە ئەم شانازی پێ بن هەمان دەم دیسا دەبێژی پارکە کادی هاتیە درستکردنێ بناوێ هونەرمەندێ مازن تەحسین تەهای vêgavê کە tu bêjî parka Tehsîn Tahayê dihok hemî zantin me bes amilverê hebûna peykera tiştekê giring e û pêtiviye û hêviya min ew e berdewam jî ku ev kare bê nekirine belê wekî me gotî her demê heyk peykerek tê de şekirine bizanin ku remzek cihek tê de hebitin û navek ku ew navek kesekê berniyaz bitin yan devereka berniyaz bit yan her tiştekê berniyaz bitin dîtina min dê tiştekê baş bidin پیکر یان هر سیمایک هنری میجویا ملتان ددت ناسین و دیسا نافدارین گلی کرد بدانانا پیکران ناهنج بیر کرنو دبنه ناسنامه و ادرس سلام بالایی دنگ امریکا دهور
كرد كونكشن ليفر بداويهات حتى صباحي سلافين فرهاد فلاحي خالد فتاح هيلين سندي لكنترولي وليفر الاستوديو هيرو زنجنا ومن صالح دميجر هر شادو بختور بن كاتێکی خۆش هەر شاد بن.